گەنجێک لە بواری پزیشکی کار دەکا و لە هەمان کاتیشدا سەرقاڵی کاری هونەری شێوەکاریە. ئاریان لەتیف لە ڕێی تابلۆکانیەوە بەشداری لە چەندین پێشانگای لە ناو دەرەوەی کوردستان کردووە. سەرەتای دەستپێکردنم بە هونەری شێوەکاریە توانم بڵێ مەگەڕێتەوە بۆ ساڵی 2014 ئەو کات لە لای هونەرمەند ئەیوب ڕەوف کە وەک مامۆستایەک لەگەڵم بوو توانیم بێمە ناو دنیای هونەرەوە و ئەو جیاوازەی کە من بۆ نمونە لەوەی کە من لە بلایەنێکی تووبیەوە هاتوومەتە سەر هونەری ئەتوانین بڵێن تووبیەکە بۆ ژیانی خۆمە بۆ معیشەتە بۆ ژیان و بەڕێوەبرنی ژیانمە بەڵام هونەر ئەوەیە کە لە ناخمایە ئەوەیە لە ناوەوەی منە ئەوەیە کە حەز و خولیاکانمە من بەشداری 4 پێشانگای نێودەوڵەتیم کردووە دوانیان لە وڵاتی تورکیا و دانەیەک لە یۆنان و دانێک لە کۆریای باشوور زۆر گرنگە هونەرمەندی شێوەکە بتوانێت کۆنتاکتێک دروستکە لەگەڵ وڵاتانی تر لەگەڵ هونەرمەندانی وڵاتانی تر یعنی لە قاڵب و سنووری وڵاتی خۆیان نەمێنێتەوە ئەوە زۆر گرنگە بۆ هونەرمەند یعنی هونەرمەند هەر ئەوە نییە لە ناو سوچێکە لە ژوورێکە لە سروشتێکی شاد تەنانەت وێنە بکە و تەواو گرنگی پەیوەندی دروستکردن لەگەڵ هونەرمەندان و لەگەڵ هونەری وڵاتانی ترا بەڕاستی ئیشێکی زۆر گرنگە لە پێشانگایەکی نێودەوڵەتی کە کۆمەڵێک هونەرمەندی وڵاتانی تریتایە کۆمەڵێک ئیسفادەی هەیە لە ڕاستی یعنی تۆ ئاشنا ئەبی بە کۆمەڵێک ستایل و شێوازی تەکنیکی هونەرمەندانی تر ئەمە وات لەیەکا کە لە سنووری وڵاتی خۆتان نەمێنیتەوە لەناو هونەرمەندانی وڵاتی خۆتان نەمێنیتەوە بینینی ئەو ستایلانە خۆی بۆ خۆی دەستکەوتە کارەکانی من هەمویان سروشتن و شێوازی ئیشکردنەکە توانین بڵێن نزیکە لە کاری ئینتباعەکان ئەوە بوو کە لەمساتی فڵچیان هێنایە ناو ڕەتابلۆکانەوە و کاریان لەسەر کاتەکان ڕەنگەکان ئەکرد بە پێی کاتەکان بۆ نمونە ڕەنگی درەختێک بەیانی چۆنە و نیوەڕۆ چۆنە و ئێوارە چۆنە و منیش ئەتوانم بڵێم ئەو جۆری ئیشکردنەکەی من نزیکە لەو بابەتەوە و لە ئێستاشا هونەرمەند ڕەوف حەسەن وەکو مامۆستایەک بەردەوامە لەگەڵم و بۆ ئەوەی کە ئاستم بگەێنمە ئاستێکی زۆر باشتر و بەرەو ئاستی باڵا بڵم.